کێڵگەیەکی بەرهەمهێنانی مادەی هۆشبەرە لە ناوێکێک لە گەڕەکەکانی هەڵەبجە. بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارەزۆر بڵاوی کردوتەوە. تەواوی کێڵگەکەیان لەناو بردووە و باندێکی سێکەسیان دەستگیر کردووە کە بەکارهێنەر و بازرگانیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. کێڵگەکە لەسەر پارچە زەویەکی 200 مەتری بەرهەمهێنراوە و 65 بنڕۆکی حەشیش جۆری ماریجوانایان تێدا چاندە بوو. هاوڵاتیەک وەک شایەت حاڵ باز لە کێڵگەکە دەکات و دەڵێت پێشتر مریشکی تیا بەخێوکرا و دوایە وەشکراوە بە سەوزەوات. تووشی شۆک بوون کە ئاشکرا بووە زەویەکە چێنراوە بە مادەی هۆشبەر. شارەزایەکی بواری مادە هۆشبەرەکان دەڵێت ئەوە پێژاتێکی مەترسیدار و پێویستە هەموو لایەنەکان دەست بکەن بە بڵاوکردنەوەی هۆشیاری و ئەگەر بەر لەو جۆرە کارانە نەگیرێت ئەوە کۆمەڵگە و تاک و خێزان لە بەردەم مەترسی گەورەدایە. ئەمە مەترسیدارێکی گەورەیە، یعنی خەتەرێکی گەورەیە هەم لەسەر خێزان، هەم لەسەر کۆمەڵگا، هەم لەسەر گەنج. ینی پێویستە هەر لایەنە پەیوەندیدارەکان هۆشیارێکی کامل تەنها بە یەک لایەن ناکرێت، لایەنی ئاینی، لایەنی کۆمەڵایەتی، لایەنی پەروەردەیی لە هەموو ڕۆکانەوە دەتوانین لەم ڕوانگەیەوە هۆشیارێکی کامل بە خەڵک بدرێت کە ئەمە مەترسیەکی گەورەی هەیە لەسەر تاکەکانی نێو کۆمەڵگا. پێویستەکە ڕێگری لێ بکرێت و مەترسیە دەرەکەیش زۆر گەورەیە، یعنی ئەمە خەتەرێکی گەورەیە، وردە ئەمە گەشە ئەکات و دەبێتەوە هۆکاری ئەوەی کە خێزان هەڵوەشێنێتەوە لە ڕووی ئابووریەوە مەترسیەکی گەوری بۆ ناو تاکانی نێو کۆمەڵگا هەیە. لە بڵاوکراوەکەی ئاسایشی شارەزۆر داهاتووە دەستیان بەسەر بڕێکی زۆر مادەی هۆشبەری ئامادەکراودا گرتووە و سەرجەم تۆمەتباران بەپێی مادەی 26 لە یاسای بەرگەربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکە ڕاقلەکان ڕاگیراون و لێکۆڵینەوە لە دۆسیەکانیان دەستی پێکردووە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی تەنیا لە ماوەی مانگی دی ڕابردوو 124 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.